هەمویان فشەکەن بەخوا نەحەشتی وەحشیەتوانێ و هجومانە بێنێتە سەر ڕاستە ئەوە بە پشتی تەیاری تەحالوف و سەواریخی ئێران و بۆ قووەتە هجومیانە کردە سەر تەنظیمی دەولە لەبەرەوەی تەنظیمی دەولە لای هیچ کەسە قوبوڵ نەبوو بەس ئەوە نییە کە بتوانن ئەو هجومانەش بێنە سەر کوردستان و کوردستانیش بە درێژایی تاریخی خۆی متفق بوو بین لەگەڵ ئەو کەسەی کە حکمی کردو لە کوردستان و متفق نەبوو بین کورد بە درێژایی تاریخی خۆی نەیهێشتووە ئیستیعمارێک تەتەر و مەغۆلێک یا حکومەتانی داگیرکەرانی ئێران و عێراق و تورکیا و سووریا مسەیتر بن بەسەر کوردە ئیلا مقاومە هەر بەردەوام بوو ئەو مقاومەژە بە ئیستینزافی ئەگەر هادی الحامری و ئەبوو عەزرائیل و قەیسی خەزعەلی وەمانە هەر ڕەشەی هەولێر و سلێمانیمان لێکن شارە گەورەکانە توانن بگرن چونکە مقاومە لە شارە گەورەکانیشا کەمەکرێ ئەگەر فەرەز ناگیراشن ئەو کاتە ببین و بۆ حربی عیساباتی کە ئەزانن ئەوان چه ئیستینزافێکە بێ بووە دادۆشینیان ئەو کاتە ئەوان پەشیمانە بنەوە ئەوانیش مەجبورە بن ئیتیفاقەکە لەگەڵ کووردا بکەن ئەو کاتە مەسعود بەرزانی مابێیان نەمابێ پارتی مابێیان نەمابێ ئەبێ ئەوەش بزانن کە قووەتێکی تری ئیسلامیش هەر دێتەوە پێشەوە بۆ مواجهەکردنی و لەو سەردەمانەیە کە کیمیاوی بەکار هاتبوو ساڵی لە 1970ەوە کیمیاوی بەکار هاتبوو بەرەی کوردستانی کە 7 حیزب بوون لە کەم شوێناما بوون قووەتێکی ئیسلامی هاتە پێشەوە و دەوری خۆشی بینی و هەموو وەختێکیش ئەو دەورانە توانە ببینێتەوە بەڵام ئەلمانیە کوردەکان بە تایبەتی تاغوتانی پارتی وێچێتی گەمژەن کە قووەتە بەهێزەکەی جیهادیان پوکانەوە لەبەر خاتری دەرەوە محتاجیشی ئەبنەوە هیوادارم زۆر زوو محتاجیشی ببنەوە خی گەورە ئێمە شێوەشکە بەو هێزەی کە ئەتوانین دیفاع لە میلەتی خۆمان بکەین لە دین و کەرامەتی خۆمان بکەین و ناشتینە ژێر باڵی هیچ کەسێک حەشتی وەحشی بێت و ئەگەر دەرپێی بەرزانیەکان و تاڵەبانیەکان هەڵبەتە بەسمەوە دوعای نەک عەشیرەتەکانە چکە بە شەرەف و بەڕێزن ئەگەر دەرپێی ژنەکانیان هەڵگرن و هەڵی سوڕێنن کوردی ئێمەی مسلمانی ملتەزیم ناچێتە ژێر باڵی پارتی وێچێتی و دیفاعیان لێ بکە و شەڕیان لێگەڵا بکە لەژێر ئاڵای غەیری لا ئیلاهە ئیلا الله بۆ هیچ کەسە نابین بە پێشمەرگە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.